هەر سەبارەت بە بازاڕی یاڵوگۆڕی دراو لە نێوان دۆلار و دینار و ئامانجی ئەو شاندەی حکوومەتی ڕاکێسەر لە واشنگتۆنە تاوتوێکردنی و هەموو بابەتەی کە لە ئەمریکا تاوتوێ کراوە با بزانین کاردانەوەکان بۆچی بەو شێوەیە سستە لە عێراق وەرەمی کوردستان بەڕێوە دەچن. ئایا ئەم دانیشتانە یاخود ئەم کۆبوونەوانە چ کاریگەریان دەبێت لەسەر بازاڕەکانی عێراق بە تایبەتی جێگیربوونی بەهای دینار بەرامبەر بە دۆلار؟ ئارام قادر شۆڕۆڤەکاری یابووری لە سلێمانیەوە لە ستۆدیۆکانی سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. کاگارام ئەم کاتت باش. دوو ڕۆژە وەفدەکەی یاخود شاندەکەی عێراق لەوە لە ئەمریکان چەندین کۆبوونەوەیان کردووە، بەڵام هێشتا کاریگەری ئەرێنیەکان بە دیار نەکەوتون لەسەر بازاڕەکانی عێراق. ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە؟ پێشکی زۆر سپاس بۆ میوانداریتان. هێشتا زووە کە قەرار لەسەرەوە بدرێت کە کاردانەوەکانی ئەم کۆبوونەوانەی کە لە واشنگتۆن کراوە و ئایا گەیشتون بە ڕێکەوتنی کۆنکرێتی حکوومەتی عێراقی و هەروە لایەنی ئەمریکی گەیشتون بە ڕێکەوتنی کۆنکرێتی، هێشتا زووە بڕیان لەسەرەوە بدرێت و بازاڕی عێراق چاوەڕێی کاردانەوەکان چاوەڕێی ئەوەیە کە ڕێکەوتنیکی کۆنکرێتی ببینێ لە بینی بەغداد و واشنگتنە. ئەوەی کە هەیە تا ئێستا هەمووی لێدوانی ڕۆژنامەوانیە کە دراوە و هیچ ڕێکەوتنیکی کۆنکرێتی نابێت. وەفدەکەی عێراق کە ڕۆشتون بۆ واشنگتۆن لەسەر دوو تەوەرە گفتوگۆکەن لەگەڵ وەزارەتی خەزیێنەی ئەمریکا. یەکێ لە تەوەرەکان تەوەری وزەیە، تەوەری دووەمیان تەوەریە و سعری سەرفەیە کە ئێستا بەغدا پێوەیە ناڵێنێ، واتە بەهای دۆلار بەرامبەر بە دینار کە بەرزبوونەوەیکی لە ناکاوی بەخۆیە و بینی لە مانگی داهاتوودا، کە ئەمەش بۆ دەگەڕێتەوە لایەنی ئەمریکی گومانی لەوە هەیە کە ئەو پارانی کە دینێرە بۆ عێراق، ئەو دۆلارانی کە دینێرە بۆ عێراق، ئەم دۆلارانە بە قاچاق دەبرێنە دەرەوە و دەچن بۆ وڵاتانی کە عەبڵقەی ئابووریان لەسەرە. لە ڕووی لەلایەنی وزەوە ئەوەی کە لە راپۆرتەکەی جەنابتانە ئاماژەتان پێدا، لایەنەکە لایەنی ڕووسی نییە، بەڵکو عێراق تا ئێستا لە سەدا 40 گازی ئەو گازی کە بەکارهێنێ بۆ وەبەرهێنانی کارەبا لە ئێرانەوە وەرەیەگرێ و کۆمەڵە شایستە دارایی لەسەرە کە نزیکەی 4 میلیارد دۆلار دەبێت بیداتەوە بە ئێران، بەڵام بەهۆی و عەبڵقە ئابووری کە لەسەر عێراق هەیە، لەسەر ئێران هەیە، عێراق و توانایی نییە و ئەگەری ئەوەی هەیە کە لە وەختی ناردنی ئەو پارەدا چ بۆ رووسیا چ بۆ ئێران. کاگەران لەبارەی ئەو مەرجانەی کە ئەمریکا لەسەر عێراقی داناوە یاخود داوای دەکات کە جێبەجێ بکات، یعنی عێراق دەتوانێت بۆ مەرجانی ئەمریکا ڕازی بێت؟ عێراق ئەگەر بەو مەرجانیش ڕاستی نەبێت، ئەگەر بیەوێ داخڵی ئەو سیستەمە دارایە نوێی جیهان بێ، دەبێ ئەو نوێگەری هەر بکە، دەبێ ئەو مەرجانە هەر بەسەر بازاڕەکەیدا بچەسپێنێ، واتە نوێگەری لە بازاڕەکەیدا بکە. مەرجەکانی ئەمریکا ڕوونن ئەوەیە کە نابێ ئەم سامانەی عێراق کە لە شێوەی دۆلارە لە ئەمریکاوە دێتە عێراق بە قاچاق ببرێتە دەرەوە. ئەمە یەکەم. دووەمیشانەوەیە کە دەبێ نوێگەری لە سیستەمی دارایەکەیدا بکە و زیاتر ئیش بە حواڵە بکرێت نەوەک بە کاش، و بۆ ئەوەی بتوانێت بە ئاسانی چاودێری بازاڕەکەی بکرێ و ئاگاداری ئەوە بێ ئەگەر جۆرێک لە جۆرەکانی خوێنبەربوونی ئابووری لەم ئابووریەدا هەبێ، لە ئابووری عێراقدا هەبێ، لە سیستەمی دارای عێراقدا هەبێ، بەری پێ بگیرێەوە چارەسەر بکرێ. ئەوەی کە تا ئێستا هەیە عێراق لەسەر ئابووری کاش وەستاوە، ئەوەیە کە هەروەک دەزانین عێراق لە ڕێگەی مەزادی عوملەوە دۆلارێکی زۆرە خاتە بازارەوە کە بەشێکی تا ئێستا تا مانگەی پێشوو لە شێوەی کاشە بۆ ئەم کاشە براوەتە دەرەوەی عێراقەوە بەداخەوە و لەبەرەوەش کە عێراق ئێستا واتە بانکی مرکزی توانێت ڕاگررتنی بەهای دیناری بەرامبەر بە دۆلار نیە، ئەو جۆرێک لە ناساقامگیری لە بازاری دراودا لە عێراقدا دروست بووە کە کاریگەریکی سەلبی لەسەر ئابووری عێراق دەبێت. بەڵێ کاگارام لەگەڵم بمێنەوە. وێنەیەکی ڕاستەوخۆمان هەیە لە ئیبراهیم خەلیلەوە کاڤین گروپ 163